پێشبینیەک لێچوونی تەنفیزی بنزینەکە غازەکەی گەڕابێتەوە بۆ ناو باڵەخانەکە و ئەوە سەبەبی ئاگرەکە بێت. هۆکاری ئەو دەنگەت چی بکە لە بەڵسەکانی هەڵگورت بەداخەوە لە کاتژمێر 1:47 خولەک ئاگدای بەڕێوەبراتیمان کرا بەبوونی ئاگرێک لە یەکی لە بنزینخانەکان لە ناو مەڵبەندی شاری سلێمانی دەست بەجێ بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەرەوە تیمەکان و ئەفسەران گەشتنێتە شوێن ڕووداوەکە ئەوەی کە هەیە نە LPG چونکە سیستەمی LPG نیە بنزینخانەیە پانخواردنەوەی ئەوش پێشبینیەکە یانجا لێکۆڵێن تاوا نەبوو نەگەشتۆتە کۆتایی پێشبینیەک لێچوونی تەنفیزی بنزینەکە غازەکەی گەڕابێتەوە بۆ ناو باڵەخانەکە و ئەوە سەبەبی ئاگرەکە بێت ڕووداوەکە بێت سەبەبی ڕووداوەکە بێت زیانەکان چی بوون؟ بەداخەوە 4 بۆ 5 وڵاتی بنارن کە بەرەو حالی نەخۆشخانە کراون و نزیکەی 5 ئۆتۆمبیلیش زەرەری بەرکەوتو و بەشێک لە باڵەخانەکەش زەرەری بەرکەوتووە. هیچ کێشە هەبووە لە سیستمی سەلامەتی بنزینخانەکە؟ نانە هەمووش بنزینخانەکە تازە ماڵەتی تازە کراوەتەوە و مەزبوطە و سیستەمی ئاگرکوژێنەوەشی مەزبوطە ئەوەی هەیە تەنها ئەو غازەکە ئەو غازی بنزینە کە دروست بۆ گەڕاتە ناو باڵەخانەکە و ئەوە سەبەبی ڕووداوەکە.